جارێ هیچ دیارێ لە هی زانکۆنە هیم داخلی. دوو خوێندکاری زانکۆی هەڵەبجەن. کێشە و گرفتەکانیان لە بەشە ناوخۆییەکەیان و لە هۆڵی خوێندنیش داوای لێکردوون بە نوێنەرایەتی هاوڕێکانیان لای ئێمە دەردەدڵ بکەن. ئێستا وەرزی سەرمایە و هەموو لایەک پێویستی بە خۆگەرمکردنەوە هەیە. کەچی خوێندکارەکانی زانکۆی هەڵەبجە لەبەر کارپێنەکردنی ئامێری گەرمکەرەوە و دابین نەکردنی سوتەمەنی لە هۆڵەکانی خوێندن و لە ژووری بەشە ناوخۆییەکانیاندا لە سەرمادا هەڵدەلەرزن. ئەمە جگە لەوەی غازیان بۆ دابین ناکرێت تا چێشت و چەڵایەک بۆ خۆیان لێ بنێن. لەو لاشەوە کافتریاکەیان هەر بۆ نەکراوەتەوە. کلاسەکان ناو کلاسەکان ساردە خوێندکار تااقەتی خوێندنی نییە. دواتر داخلی ئەمە کێشی داخلیمان هەیە کە ئەو تەنها بۆت هەیە ئەو چەند ڕۆژێک کە داوامت هەیە لە ناو داخلیا بمێنیتەوە دواتر نایاڵن و هەروەها کافتریای داخلیشمان نییە. داەس ئێمە هەفتەی 2 ڕۆژ داوامان کردووە. ئەم 2 ڕۆژە یەک محازەڕەمان خوێندووە لەم هەفتەیە. ئێوەش هەمووی مەسروفاتە بۆ ئێمەکەینە داخلی وەڕۆینەوە تەلبە هەیە هەر هاتوچۆیەکی 600,000 تێچێ. ئەمەش گوناحە ناتوانێ هەیە باوکی نیە هەیە دایکی نیە بە خێوکەری نیە کەم دەرامەتە یعنی ئەمان خۆیان لەناو خۆشیان ڕێ ناکەون بڕارێکی دروست بۆ تەلەبە نایەن. حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا بە بیانووی کۆرۆنا لە زانکۆکان سیستمی ئاوێتە بۆ خوێندن پەیڕەو دەکات. کەچی لە زانکۆی هەڵەبجە بەهۆی نەبوونی بیناوە بەشە ناوخۆییەکان هێندە قەرەباڵخن شوێنی مانەوە بۆ 500 خوێندکار نەماوە. ئەم حاڵ و گوزەرانەی خوێندکاران بەرپرسەکانی زانکۆش لێ ئاگادارن. خوێندکار بە و لێشاوە گەڕاونەتەوە وەکو پێویست پیان ڕناگەن بەڵام من دوێنێک خۆبوونەوەم کرد لەگەڵ بەشە ناوخۆی کوڕان و کچان و ڕامان سپاردوون کە بە زووترین کات چارەسەری کێشەی ئاوی گەرم و هەوای گەرمیان بۆ بکەن. بەشێکی کێشەکەش پەیوەندی بە هۆڵەکانی خوێندن و بیناکانی سەرەوە هەیە. ئەوە پاریش ئەو کێشەیە هەبوو کێشەمان لەگەڵ ئەو کۆمپانیایە هەیە کە با بڵێن وا پێویستەکات بگەڕێنەوە ئەوان لێرە نین وردەکاریەکەی نازانم ئیستیلام نەکراوە شکالێکی ئیداریمانەیە بەڵام ئەوەش هەر متابعەکەین. ئێستا لە زانکۆی هەڵەبجە نزیکەی 4157 خوێندکارەیە و زیاتر لە 1500 خوێندکاری دەرەوەی شارن و پێویستیان بە بەشە ناوخۆیی هەیە. بەشێکیشیان لەو خوێندکارانە چاوەڕێی پێدانی شوێنی مانەوەن بەڵام دیار نییە کە حکوومەت کەی چارەسەری کێشەکەیان بۆ دەکات. وری ئەحمەد کەریم NRT هەڵەبجە.